مارجی حکومەتی هەرێم بۆ ڕازیبوون بە پرۆژەی تەوتینی بەغدا ئاشکرا بوو. مالیکی زانیاری لەسەر دواخستنی هەڵبژاردن ئاشکرا کردو و ئەگەر هەیە بەو هۆیەوە سەرۆکی هەرێم دادگای بکرێت. دابەشکردنی موچا دەکەوێتە هەفتە یاندە و زانیاریش لەو بارەیەوە دەخرێتە ڕوو. لە ئێستادا شاندێکی حکومەتی هەرێم و وەزارەتی دارایی لە بەغدان بۆ یەکلاکردنەوەی کێشەی هەژماری من و تەوتین. سەرچاوەیەکی ئاگدار لەم بارەیەوە بە ئاستاندەری ڕاگەیاند. حکومەتی هەرێم پێشنیارێکی نوێی هەیە بۆ ڕازیبوون بە تەوتین کە بریتیە لەوەی بە بەغدای ڕاگەیاندووە. ئەوان ڕازین بە تەوتین بەو مەرجەی پارەکەی بەغدا بخرێتە سەر حسابی حکومەتی هەرێم وەوان هەستن بە پارەدارکردنی بانکەکانی ڕەشید و ڕافیدەین لە پاڵ بانکە ئەهلیەکان بۆ دابەشکردنی موچەی موچەخۆرانی هەرێم. پێشنیارەکە بەو جۆرێ کە حکومەتی هەرێم ڕازیە هەژماری بانکی بۆ موچەخۆران لە بانکەکانی ڕەشید و ڕافیدەین بکرێتەوە. بەو مەرجەی ڕاستەوخۆ لە ژێر دەسەڵاتی حکومەتی هەرێمدا بێت. سەرچاوەکە وتیشی پێناچێت بەغداد بەو پێشنیارە ڕازی بێت و زەخل لەوە دەکاتەوە کە بەپێی بڕیاری دادگای فیدراڵی پێویستە وەزارەتی دارایی عێراق تەوتینی موچەی موچەخۆران ئەنجام بدات. نووری مالیکی سەرۆکی هاوپەیمانی دەوڵەتی یاسا ئەمڕۆ یەکشەممە لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانیدا لە بەغداد ڕایگەیاند. لیژنەیەک کە لەسەر پرسی هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان دەکات و بیستویانە لە سەرۆکایەتی هەرێمی کوردستانەوە بڕیارێک دەرچووە بۆ دواخستنی هەڵبژاردن بۆ دوای مانگی دەی ئەم ساڵ. ئەو لێدوانە لە کاتێکدا تا ئێستا هیچ لایەک جگەل لە پارتی داوای دواخستنی هەڵبژاردنی نەکردووە. ئەمەش سەرۆکی هەرێمی تووشی دڵڕاوکێ کردووە لە دەرکردنی بڕیاری دواخستن. سەرچاوەیەکی یاسایش ڕایگەیاند ئەگەر سەرۆکی هەرێم هەڵبژاردن دوا بخات ئەگەریەوە هەیە بدرێتە دادگا بە تاوانی بەهەدەردانی ماڵی گشتی، چونکە حکومەتی عێراق پارەی بۆ هەڵبژاردن خرج کردووە و ئێستاش هەڵبژاردن نەکرێت لەسەرە و خەرجیانەی کراوە. ئەگەری زۆرە سەرۆکی هەرێم ڕوبەڕووی دادگا بکرێتەوە. شێروان دووبەردانی ئەندامی فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان لە پەرلەمانی عێراق ڕایگەیاند زانیاریمان لە وەزارەتی دارایی عێراق وەرگرتووە. وردبینی لیستی موچەی فەرمانبەران و موچەخۆرانی کوردستان تەواو دەکرێت ئەگەرچی لەم هەفتەیەدا چوارشەممە پشوو دەبێت بەڵام بڕیارە تەمویلی موچە بنێردرێت. وتیشی لەم مانگەدا عێراق خۆی کێشەی پارەی نەختینەی هەبوو، موچەی وەزارەتەکانی عێراقیش تەواو نەبووە و وردبینی لیستیش دواکەوت ئەگەر نا هیچ گرفتێک نییە و تەمویلی موچە دەنێردرێت. ئەگەری زۆرەکەوا لە ڕۆژی چوارشەممە پارەکە بخرێتە سەر حسابی وەزارەتی دارایی حکومەتی هەرێم و دابەشکردنی موچە دەکەوێتە سەرەتای هەفتەی ئایندە. وەزارەتی داراییش پێشتر ڕایگەیاندووە ئەگەر پارەکە بخرێتە سەر حسابی وەزارەتمان ئەوە لە ماوەی چەند ڕۆژێکدا موچەی مانگی چواردا بەش دەکەین. ستاندەر نیوزمان پێشکەشکردن شاد و کامەران بن.